خۆشەویستانی ئێمە لە هەر شوێن و جێگایەکی کوردستانن هەزیزان ئێمە هاتینەوە بۆلاتان لە پێشکەشکردنی لایڤێکی نوێ و یاریەکی چیرۆکی نوێ و ناوازە و زۆر خۆش و تایبەت یاریەکی چیرۆکی و هەم یاریەکی ترسناکی ژیاری ئەمپڵ داون واتە یاری تا بەرەبەیان. ئازیزان ئێمە ئەم یاریە خۆش و ناوازەمان بۆ هەڵبژاردن کە ئەم یاریە چیرۆکی تەواویەکەین لەگەڵ ئێوەی خۆشەویست بە لایڤ بزانین تا چەند ئەڕوا وردەوردە هەم یاریەکەتان بۆشی ئەەکەینەوانێ و هەم بە زمانی کوردی بۆتانەکەینە کوردی و هەم کاتێکی خۆشەبینە سەر یاریکی زۆر تایبەتە یاریکی زۆر چیرۆکی و خۆشە وەکو بیرخستنەوەیەک بۆ ئێوەی خۆشەویست ئەگەر یەکەم جارتانە و پارتەکانتان نەبینیوە ئەتوانن بگەڕێنەوە بۆ بەشەکانی پێشوو لە لایڤەکانی پێشووە سەیری بکەن بۆ ئەوەی کە لە پارتی پێشوش ببینین بە پارتی یەکماندانا و پارتی دوومانداناوە ئەمە پارتی سێیە کە بۆ ئێوەی خۆشەویستی دائەنین لە یاری زۆر خۆش یاری ئەنتڵ داون. هاوڕێیان و خۆشەویستانی ئێمە هەموو لایەک بەخێربێن بۆ ناو لایڤەکە ئێمە وردە دەستەکەین بە تاوکردنی چیرۆکی یاریەکە هەر هاوڕێیەک هێتە ناو لایڤەکە و خۆشەویست و ئەزیزە بەڵام وەکو بێرخستنەوەک وەکو پشتگیریەک بۆ چەناڵەکە داوەتان لە یەکەم کە لایکی لایڤەکەکەن و ئەگەر دەتوانن شێریکەن بۆ هاوڕێکانتان هەمووتان خۆشەویست و ئەزیزی ئێمن. ئێستا ئەچینە ناو یاریەکەوانێ بەڵام با تۆزێ بۆستین یادە کاکە یادهای بەخێر بێ برایان خۆشەویستی و ئەزیزی ئێمەی هاوڕێیان ئەگەر دوای لایڤەکە سڵاو لە کاک جامێر خۆشەویستی کاکە ئەمیریان ئەزیزی ئێمەی هەج هاوڕێیەک ئەگەر ئەم پارتی بەدڵ بۆتوانی بگەڕنەوە بۆ لایڤەکانی پێشوش سەری بەشەکانی تری ئەم چیرۆکە کەن بۆ ئەوی تاو لە چیرۆکە تێبگەن بە دوو لایڤی پێشوو لە شەی دوێنێشەوە پێرەشەوە لایڤەکەمان دانا کاکە ئەمیریان خۆشەویستی ئێمەی تۆش بەخێر بێی. کاکەیە دیاری GTA ئۆنلاین بەسەر چاو لە بەرنامەمانەیە یاری GTA ئۆنلاینیش لە بەرنامەمانەیە ئینشاءڵڵا لە مەجالێکە ئەزانیت ئەم کەناڵی ئێمە یەک تایبەتمەندی هەیە ئەو یاری کە تۆی خۆشەویست داوایەکەی ئێمە پەخشەکەین یعنی هەچ خۆشەویستێک پێ تێبینێک پێشنیارێکی هەیە بێ ئێمە ئەتوانین یاریەکە دابنین یاری چیرۆکی ئەم شۆ یاری ئەنتڵ داون ئەکەین بەڵام بەسەر چاو بۆ ئەوەی شکە ئێواڵێن GTA ئۆنلاین بەسەر چاو ئینشاءڵڵا لە داهاتووە ئێمە مەرحەلەکانی GTA مان داناوە مەرحەلەکانی GTA مان دانا لە نیوەیە وەستاوین ئەبێ ئەوە تەواو بکەین ئەویش وردە دەست پێکەینەوە ئینشاءڵڵا بەڵام جارێ بە ئەم یاریە تەواو بکەین بزانین بە چەند پار تەواو بێ بە حکمی کە هەم یاریکی خۆشیشە یاریکی چیرۆکیشە بەسەر چاو کارین بەسەر چاو GTA ناڵم لە پارتی وەڵای نازام لە پارتی چەنە وەستاوین تەواویەکەین ئینشاءڵڵا لەمێک دوو ڕۆژە دەستی پێیەکەینەوانێ یاری GTA پارتەکانی تریشی هەمووی تا ئاخیر تەواوەکەین خەمتان نەبێ. جارێک و بیرخستنەوەیەک بۆ ئێوەی خۆشەویست با نەختێ باسی پارتەکانی پێشووکەین ئەم یاریە کۆمەڵە هاوڕێیەک داوات بوون لە ماڵی یەکێک لە هاوڕێکانیان ئەو بوو چوونە ماڵی ئەو بەسەمەڵی لە باخێک داوات بوون بەڵام لەوێ تووشی ڕووداوێکی نەخوازراو بوون و ئێستا دوای ساڵێک بەسەر ئەو ڕووداوەتیە پەڕیوە دیسان خۆیان کۆکردو و هاتوونەتەوە وەکو بڵی بۆ سەیران و گەشتێکی تر
جاسێمە چاوەڕێم زین چی ڕۆیە لە ڕووداوەکانی داهاتووە چکە ڕووداوەکانی ئەم چیرۆکە هات چۆن بڵێ هەست بزوێنە ڕووداوەکانی هەتا بڵێ ڕووداوی خۆش و سنجڕاکێشی تایە ئێمە وردە وردە لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامە بین بەڵام با لایڤەکە تاو حازرکەین لە بەشی تیکتۆکیش کۆمەڵە هاوڕێگەی لەوێش ئێستا ئەچینە ناو یاریەکەەوە با لایڤەکە بە تەواوی حازرکەین بەسەر چاو زۆر باش بۆ هاوڕێیانی کە لە تیکتۆک لەگەڵ مەنا بن داواتان لێ یەکەم لایکی شاشەکەن باشە بەسە بەردەوام بین بڕین ئێستا لێرا وەساین یاری پارتی پێشوو ئێستا ئەم هاتن بەحسا مۆلیدەیەک داگرسێنن و بەسە وردە وردە بازانین چی ئەبێ بەس پێم وابێ لە تیکتۆک سەوت هەیەتەوە با یەک دەقە ئەو سەوتە چاکەین لە تیکتۆک بۆیە سەوت نەیاتە ئەو سەودانەی نەمێنێ زۆر چاکە بۆیە ئەو هاوڕێیانەمان کە لە تیکتۆکن لەگەڵمانان لایڤەکە سەوت نایەتەوانێ زۆر چاکە سە کێشەی نەما پێم وابێ سەوت نایەتەوە وایە چکە سەوتایە ئێستا بەحساب ئەم شەو هاتوون بۆی هاوکو سەیرانێکەکەن بەڵام تووشی کۆمەڵە ڕووداوی نەخوازراوە بن ئێستا ئەم کوڕە مایکە ئەم کوڕە مایکە All right, read my mind. Okay. ئەمە بەحساب خۆشەی سیەکن ئەمە مایکە ئەو کوڕەم Good effort. Next time I get the camera, okay? Well, okay, but it's not easy holding the thing all like backwards and forwards at the same time. Okay, let's go. I've got cabin fever. ئەوە لێرا وتی وەستی دینی گە بەساوتی تۆ جوانی تو ئەم بابەتانە تی سەرمانە شوێنەکە لێرە ساردە Freezing out here. That's something I can help you with. And how are you gonna do that? بە ئەوە کامیاریە یاری ئەنتڵ داونە یاریەکی چیرۆکی ترسناکی خۆشە دا دووەرە شتێکی وانزرا یاری ئەنتڵ داونە واتە تا بەرە بەیان یاریکی چیرۆکی و ترسناکیشە Emily's as dumb as she looks if she thinks she can cut in on what we got going on. Maybe if we're lucky, she'll try and follow us out here and get eaten by a bear. هاوڵێ ئەڵێ ئێمەڵی ئەو باسی ئیمەلێکە باسی ئەو کچە ئەڵێ خەیاڵی خاوە گەر بیوێ بینی ئێمە تێک بە خەیاڵی خاوە جاسە من لێرە ئەبێ ئەڵبژارەکە دەست خۆمانە ئێمە بە هەوڵ بین ئەڵێن نا ئاردووەکەین باشترێک ئەبێ بە نەرمی قسەی لەگەڵاکەین هەروە باشترێکە ئەڵێ سڵاو مایگەەوە کێشەی من نییە و کێشەی تۆژ نییە و ئێمەژە بێ بڵین وازی لێبێنە باشترێکە دیفین وازی لێبێنە سڵاو مەتینجیان بەخێر بێ I'd much rather spend my time getting down with you. You see what I did there? I did that for you. Yeah, okay. But she better stay down. قەناعەتی بێگەڕ لە وازی لێبێن باشترە لە باشە وازی لێنم وەستا
دەرگای خۆی کراوەتەوە. ئەمە مولدەکەی کە هاتینە بێ داگیرسێنین. بێ ئەمە داگرسێنین. ئەمە مولدەی داگرسێنین. دەی هەندری لێ ئێمە مولدەکەی بە هاتیم هاتیم بۆ مۆلیدەی داگرسێنین. ئەو هاوڕێنەوە چاودێریەکەەوە پیاوەکەیە هەندەکان پەنجەرەوە سەیرە کرد ئەو چاودێریمانەکە خۆی ئەوە موشکیلەکەیە کە تووشی بەزمەبین لەگەڵیە هەردەموچای سیر بۆ زانن تاکەەوە ئەو سەوتی کۆکتێلەوە هینەکەی خۆمان ناخوێنێ چی لەکەم بێدڵ ناکرێت بێمەکەینەوە. دەی باشە دەریاگەمان کردەوە. Pretty good, right? Yeah, totally. No, this is awesome. Oh yeah, I bring the hits. You psyched yet? You don't look psyched yet. I am so psyched right now. ئەڵێ حاڵی دەرونی و باشە ئەو کچە پێم جڵە کێشەم نییە دەرونی مرتاح هیچ کێشێکم نییە لەس بە ترس ناکەی. Police tape. From Hannah and Beth. You'd think they'd clean it up. Well, they never closed the investigation. Okay, I'm getting the creeps now. باسی ڕوودا هاوڕێن باسی ڕووداوە کاکەوەی کە لە ئەوڵی یارەکە ڕوویە ئەڵە بیرتە چی ڕوویە ئەبێ پرسیاری دەکەین ئەڵە بیرتە چی ڕیاڵە بیرمە تەناغ گاڵتێکی بیاخڵانەمان کرا کامێرەکەیان نووسیان تەسویری کچەکەکەن باسی ئەوەکە. Hey, I mean, it's not our fault they ran into the woods. Yeah. How could anyone have expected them to do a dumb thing like that? مەتینیان نەوەڵا بڕواکێک کاگە نەس دوو شۆ لە ماڵەوە نییە دوو شەی ڕێکە لە ماڵەوە نییە. ئۆهۆ وەهاو چی بوو ئەڵێ ژۆلۆ سەوتە بوو ئەڵێ تەقریبەن گوێم لێ بوو ئیتر لێرە هاوڕێناش دوو شەوە ئێمە دوو پارتمانداناوە بەڵام بەزەها ڕووداوەکان لێرەوەیتە خۆشە بێ. Oh, no way am I going back to the lodge, aka Wax Museum, to drink hot chocolate with Emily. You know what? Fuck it. We're adventurous. We will find another... ئاوە چی بوو؟ وڵا کەوتە خوارەوە. ئیتر لێرەوە ڕووداوەکان دەست پێیەکە. ئاریانۆ سڵاو ئاریانە گیانە خێر بێ. هەڵێ سەلامەتم هیچم لێ نهاتووە ئەڵێ توانی بیتە دەرەوە ئەڵێ تەقریبەن ئەڵێ لێرە شوێنەکە تاریکە ئێستا کامەڵ بژارنا هەڵبژێرین بڕۆینە خوارەوانێ ئەڵێ بڕۆرە خوارەوە یان بڵێ عارەبانەکە پاڵ بێونێ با ئێمەش بڕۆینە خوارەوە باشترێکە بڕۆینە خوارەوە زانین چییە بێ یاڵا دێ با بڕۆین. مەڵاوە لە دوامانەوە هاوڕێن بینیتان لە توانێ عارەبانێم لەگەڵا بجوڵێنی ئەی بۆ نابا پاڵینین. ئەڵێ یارمەتیم بە ئاریان دەڵێ بم کە ئەدمین لە تیکتۆک بەسەر چاواریان گیان بەس
بەلەم لێ مەکەم Not what I pictured. کسێکە کاتێک کە چیرۆکی یاریەکە کەینەوە کوردی و هاوڕێیانە کە کۆمنتەکانتان ناخێنمەوە بێ بمبورن خۆتان نەزانن لەبەری یاریەکە بە جوانترین شێواز کەمەوە بە کوردی ناتوانم کۆمنتەکان هەمووی بخوێنمەوە جوابی هەمووشی بمەوە بێ دڵتان هیچ نەکە چی بووە دی Oh, holy crap! Oh my gosh, are you okay? حالا تۆ باشی یەس بەڵێ باشم تکە هاوڕێنی تیکتۆک لایکی شاشەکەکەن هەتا ئەتوانم بۆی یاریەکە بەردەوام بێ This place is giving me the willies. And بەزم دەست پێکا لێرەوەی ترە ها خۆشە بێ بەزمەکە زانی چیان بەستەریە Comfort and reassurance. ئەمە کوڕەکە پێوتی وەرە باچینە بۆ هۆتێلەکە هاوڕێن بیرم چۆتان بۆکەم بە کوردی کەچی کچەکەوتی نایەمەوەتی نایەمەوە لێ دانیشم ڕۆژایی ماریانە ببینم و لەگەڵەوە چکولێت بخۆم جا ڕقی لە ماریانەیە بە قسەی کوڕەکەی نەگەر ئەوە سە تووشیان بەزمە بوون یاوار You alright? تۆ باشی close one. I don't think this place is up to code. Yeah, I'm thinking it's time to go. وڵای مەتین یانیارەکە ترسناکەیتن نازانم تیاتی یان نا خۆشم لەگەڵی یاریەکە تەواوکەم نەم کردووە پێشتر بەس ئەبێت یا بێشتی ترسناکەم یاریەکە چیرۆکی شۆم ترسناکیشە بەڵام یاریکی خۆشە یاریکی چیرۆکی کە قوڵی هەیە جا ئەمە ڕیمەی کراوەتەوە کوالەتی زۆر بەرزکراوەتەوە ئەم یاریە Finally, a little ray of hope. ئەڵێم شوێنە کوێیە شوێنە چی ئەڵێم شوێنە لەوانەیە شوێنێکی ئەها مێژووی بێ شوێنێکی کۆم بێ شتێ لەو بابەتە بەزیمە پێم وا بێ دەیاتینەوە دەرەوە باش ئەمە نووسراوە ئەو کابینە کابینە نووسراوە کابینە ئێستا بە حسابێمە ڕێگەبەی کابینەکە بێت کە بچینەوە کابینەکەی خۆمان ئەگەر تووشی بەزمێ نەبین بە حسابێ بگەڕنەوە بۆ کابینەکە Well, when Josh said cabin, I felt like Abe Lincoln. Wait till you see the Lincoln bedroom. Oh, are you planning on getting presidential on me? Wanna take a ride on Air Force One? All right. Save it for the stump speech, buddy. Oh, a telescope. Gonna look at the trees, gonna look at the clouds, gonna look at the cabin. Whoa. You alright? چی بوو شتێکی I بینی just saw someone at the cabin. شتێکی بینی با سیرکەین ئەڵەمە ئەوتی من لە کابینەکە کەسێکی نەناسراوم بینی ئەدەی Let me see. دەیوتی لە کابینەکە کەسێکی نەناسراوم بینی یاوەر Sampling the old eggnog again, babe? It's just us up here. Maybe. چی بوو ئەوڕێن باشە بەس یەک شتت لام سەیرە ئەزانی وەرچوو ئەزانی چی کوڕەکەی چی نەوت هاوڕێیان سەیرە لامەزانی کوڕەکەی چی نەوت یعنی هیچ قسەی نەکرد من لێرە ترسام کەچی کوڕەکە هیچ نەی و شتێکم بینی شتێکم نەبینی ترسام هیچ قسەی نەکرد سەیرم لێاو بێ بچینەوە دەرگەوە
سەیرە کوڕەکەی چی نەوو ئەو شتە ترسناگەشیان بینی گەچی هیچ قسەی نەکرد ئەزانی سەیرە بزانین چییە بێ کوڕەکەی قسەی نەکرد هاوڕێیان بۆیە نیان نازانم لەوانەیە بۆیە قسەی نەکرد بۆیە کچەکە نەترسێ ها تۆ بڵێ لەبەرەوە بێ یاوار وەرەمە چیە تەیرێ خێڕی زیڕە و پێیەکە ئاریان دەبمە ئەدمین بەسەر چاوارێکا کە ئاریان گیان بەس پەلەم لێ مەکە بەسەر چاو ئەو کچوتی من زیڕی پێکردی کە ئەو کوڕەکەژە لە نەترسام بەڵام بەس شتەکە پیسە لە پیسە شتەکە لە پیسێتی ئەوە ترسام لە یەژینا ئەوە نەبێ بڵێ شتێ لە بابەتە Just answering his mating call. Wow, you're easy. Yeah, got a lot of love to give. I'm scared. کوالەتی زۆر جوانە یاریەکە حتا بڵی کوالەتی بەرز کراوەتەوە سڵاو کاکە مازنگیان بەخێر بێ Damn it, Josh. Couldn't you have at least cleared out the path before sending us up here? Really? ڕێگەی ژیراوە I didn't figure you for the glass half empty type. You got a better idea? Stand back, Debbie Downer. ئەڵێ ڕێگەی چارێکتری ئەلا ئێستا خۆم حلیەکەم مادی بزانین چۆن حلیەکە Show off. ئۆ تۆپەڵە بە فریشداندرەوە Hey, Mike. You've got something on your face. کردیان بە شەڕە تۆپەڵ لێیە Okay. Okay. That's how it's gonna be. ئەوە چییە دیار نەما کچەکە Jess. وەڵا دیار نەما کچەکە وەڵا قیژاندی و دیار نەما ئەوە چی بوو What? لە پینی وڵا دیار نەما ئێ لەسەر و لا چوو Well, I was just getting into the bath. Oh, do you need any help with that? Hardy har. ناوی یاریزانێکی بەرشە بڵێ کورە براکەم فیلمی یاری ترسناکە ناوی یاریزانی بەرشە و چی بۆ خوێنمەوە بەسەر چاو پەلەمەگە بەس بە لەناو چیرۆکەکەی هەم Up the hot water in your big fancy lodge. ئێستا سەر باشە چی بکەین بەحساب لێرە حەمامەکەی دیم کرد حازر کرد وا بڕێنە دەرەوە زانین چییە بینین یاوار وەزادەوە چییە ئەچەند سەیرەکەم ئەم کچە تووشی کێشەیەکە بێ لێرەیە ئەچەند سەیرەکەم ئەم کچە لێرە تووشی کێشەیەکە بێ برام ناوی یاریزانێکی بەرشە بڵێ لامین یاماڵ بەڕاستی من معجیبی یاریزانم لەبەرەوەی ئەم گەنجە هەم یاریزانێکی بەتوانایە لەو تەمەنایە بتوانی ئەو هەموو ئاستە باشە پێشکەشکی بەڕاستی شتێکی نمونەیە لامین یاماڵ با بچینەوە چیرۆکەمان ئەمە هینە ئەمە زانی چی هاوڕێن ئەم شتە ئەما وەکو شتێ بڵێ هە بەشێکی یاریەکە پیشانەیە شتێکی کەم شتێکی زۆر نە شتێکی کەمە پیشانەیە لە داهاتووی یاریەکە لای بە دەی با بزانین چیتری لێە شوێنەکە ترسناکە هات تاریکیشە لە خۆی پیاو لێە ترسێ بچینە سەرەوە بم قادرمانە ئەمە چییە لێرە نامەیە
30 دقيقة AM باشە شتێکی خراپ نەبوو تقریبا. ئەمە چییە؟ هیچ نییە شتێک نییە پێویستمان پێ بێن. ئەو شتە چییە و شتە چییە و شتە چییە؟ ئەمە داوەتنامەیە بە بۆنەی هەڵەوینەوە لای بەمانەمان پێویست نییە. ئەمە ژووری هانایە پێم وا بێت وا گومانەکەم. تەواو خۆیەتی. ڕێیان لە پارتەکانی پێشوا بیریتان ئەو ڕسمە پیاوەکە پیشانی یان وتی تۆ ئەم ڕسمە چی تیابینی ئەمە وتمان شتێکی ئاساییە و شتێکی زۆر قورس نییە لە ئێمە ئەوەیە. ئەمەمان گەڕین ئەمانە گەڕین ئەم ژوورە پێم وا بێ شتێکی وایە نەماوە تاو. یەک دقە ئەمە ئەومان سیر کرد. دێم دەرگایە ئەمە حەمامەکە بوو لەوێ هاتین پێم وا بێ ئەم دەرگای بێ بکرێتەوە وانە ئەو کرایەوە. هاوڕێن چاوتان لەسەر یاریەکە لامە بن ئیتر لەمەوە هات بەزمە خۆشەکان دەست پێگە. نه لە خوارەوەن ئەم بچینە خوارەوە لێن ئەم بچینە خوارەوە لای جۆش. بەلەمەگە بگەڕێرەوە. باشە بۆ ناچێتە خوارەوە Those things are a joke, man. Oh, Josh. No way, bro. I mean, we used to do it all the time. Me and... Well... Hey, Josh, no hot water's kind of a major oversight, don't you think? Yeah. بلا ڕۆسەرێرا شتێ مشکلاییەکەن هاوڕێن ئەمەیانێ بچنین کەن لەسەرێرا شتێکی هە لە وڵاتانێکن لە فیلمەکانە بینیمانە تەختەیەگەێنن دایانێن و بە حسابی خۆیان ڕۆح و ڕۆحیانەتە دۆزنەوە بەتمان بە دوای ئەوە بگەڕێن. بەس یەک شتی تر هەیە هاوڕێیان ئەگەر سەبرم لێ بگرن من ئەبێ ئەمە ڕاگرم سەیریکە 1-2 دەقەم بنێ من ئەڕۆم ئەو هیناکەم بە شەحنەوە ئێسێمەوە باشە ها 2 دقە ئێسێمەوە 2 دقە 3 دقە باشە ئێستا چینەوە یاریەکە.
ئێ ئەوە هاتمەوە زۆر باشە سە لێرە بەزمەکە دەست پێەکە Rad. I mean, you're not gonna regret it. You up for a ride along? سڵاو ئەحمەد گیان سە لێرە بەزمەکە دەست پێەکە خوات لەگەڵ مەتین گیان خوات لەگەڵ Hey, you notice how I gave Chris and Ash a mission together? Yeah, I was thinking they could use some alone time. They are very sweet together. I wish they'd just freaking get on with it already. I swear, they just need, like, something to bond over, you know, some sort of traumatic event to send them into each other's arms. I mean, at this rate, they'll be in the geriatric ward before Chris makes a move. You know, Sam. Yes, Josh. بەسیەوە کە ئەڵێ هاوڕێن ئەڵێ زانیی پێم خۆشە کە ئاوا جاریترمان بێ کە کۆبوونێتەوانێ و کۆبوونێکیوامان ڕێخستووە بۆ من جێیشە نازیە ئەڵێ ئەو کوڕستان Josh, we're here ئەویش ئەڵێ ئێمە لەبەر تۆ هاتووین whenever you need, ئەڵێ من پێم خۆشە whenever. We're all gonna make it through this. Together. I want us to have a good time, you know? Hey, watch your step. مەتیجان بەسەر چاو ئەتکەمەوە بە ئادمین بەس مەتیجان سەیریگە هەچ کەسی قسەی غەڵەتی کرد بەس کۆمنتەکەی بسڕەوە باشە بەس کۆمنتەکەی بسڕەوە ئەژینا هیچ کەسی هاید مەکە یان کەس بلۆگ مەکە بەزەگەرێکی تۆ لە لای بابوویەکە قسەی غەڵەتی گرا شتێکی ناشرنی وت تەنها کۆمنتەکەی بسڕەوە تەواو باشە ئەوە سەوکەمەوە بە ئادمین بەس کەس بلۆگ مەکە ئاریان گیان بەسەر ئەو چاوانەمەوە لە یوتیوبەوەی ئەیکەم بە ئادمین ئاریان گیان ئەتکەم بە ئادمین لە تیکتۆک بەس ئەها سەیریکە لە کاتی لایڤ ناتوانم چکەتی لایڤەکە تێگەچێ ئاریان گیان ئەوە لە تیکتۆکە داوای ئادمین لە یوتیوبە داوای ئادمینیەکەن کاکە ئاریان گیان Well, it's definitely creepy down here. Yep. Not a place to be on your own. Here, can you hold this? لە توێن لایتەکەم بۆ بگری باشە What was that? What was what? Just ئەڵێوە چی shine بوو here so I can see what I'm doing. ئەڵێوە چی بۆ لە گوێم لە هیچ نەبوو Hey, can you just keep the light so I can see? مابوو دەستەکەمان وانە گرتە ئەمە زۆر قورسە هاوڕێن ئەم بەشەی زۆر قورسەکەوای لێ دەی تاو بە Nice one. باش بوو Okay, first things first. We got ئاریان گیان بەسەر چاوەتکەم ئادمین وعدما بەڵام بەس سیکە لە کاتی لایڤە ناتوانم No, it's actually pretty simple. چکە لایڤەکەم تێگەچێت تکایە لایکی شاشەکە ناوڕێن ئادی بە ئەمە چی لەکەین ئۆنیکەین Damn. It's okay. I'm just try again. لە بۆ ناتوانانی شتێکی ئاسانە بەسیت ئێبگاسانی جووا خەری کارەبا ماگرێ کاکە خەری وشکماکە Relax. دەی Not that hard. Just بۆ press نەیکرد the button when the light comes on. Okay, I'll get it this time. دێم جارە
It's okay. نایکات چی Try لێکەم again. دیدار سڵاو بەخێر بێ دێ ئەم جارە Relax. It's not that hard. Just press Naika. the button when the light comes on. Okay. I'll get it this time. باشە بوو دێم جارە Damn. It's okay. I'm just try again. نازانم بۆچی نایکە Relax. It's not that hard. Just press the button when the light comes on. Okay. I'll get it this time. وڵی نازانم بۆچی نایکە یەک دەقەپە لەمەکە ئەم جارە ئەمێ دەستی هێڵ نەگری Damn. It's okay. I'm just try again. نەیکرد نازانم Relax. It's not that hard. Just press the button when the light comes on. Okay. I'll get it this time. کاکە دارینجان یاری ئەنتڵ داون یاریکی چیرۆکی ترسناکە ئەمە جارە گیرم خوار بەدەست ئەمەوە نازەمە بۆ نایکە Damn. Okay. I'm just try again. سەیرە شتێکی تایە پەلەمەکەی دۆزمەوە شتێکی تایە کاکە دارینجان ئەنەز نابێم یاریانەکە Relax. It's not that hard. Just press the نایکە زۆر button when سەیرە the light comes دووبارە on. دووبارە Okay. I'll get it this time. دووبارە ئەم جارە سەیرە Okay. I'm just try again. یانجی جاری وای لە شتێکی یا بەسیتە گیرە خۆی دوای کاشی دۆزیت و زۆر شتێکی ئاسانە Relax. It's not that hard. Just press Hello, the Maka. button when the light comes on. Okay. I'll get it this time. ئەم جارە دۆزیمەوە That's more like ناڵم شتێکی زۆر ئاسانی شاوە لێ ما قورسە بێ five, girl. وڵی فریان نەکەوتم What the hell is that? That could be a lot of things. ئەڵەوە چییە؟ What it? ئەڵە بۆ هێشتی زۆر شت بێ حەمە کاکە حەمەگیان ئەنەس لایڤی نییەم شەو ئەنەس ناتوانێت یارە چیرۆکان لایڤ کاتەوە لایڤی مایکرافت و یان هەنێکە شت تایبەت بۆ شەڵە شتە لە دواتەوەی یاریکی ترسناکی چیرۆکیە بڕاستی قورسە بۆ ئەوە گەر لایڤ کاتەوە لەسەرم یاریانم Don't move. ئەڵە مەجوڵێ Something behind you. شتێک لە دواتەوەی ئەڵێ مەجوڵێ شتێک لە دواتەوەیە سەکامەڵ بژار نەکەین بەڕای ئێوە ئەڵێ شتێک لە دواتەوە بەس منیش نابینم ئەڵەم نا Gosh. Seriously. ئەڵێ شتێک لە دواتەوەیە مەجوڵێ There's something back there. شتێک لە پشتەوەیە وەڵا پێی ڕابوات وەڵام بە منیشی ڕابوات هاوڕێیان Your point. Dirty love. یاری ئەنتڵ داون یارێکی ترسناک و چیرۆکیە ئەنتڵ داون واتە تا بەرەبەیان یاریکی زۆر تایبەتە Ping pong, yeah. وەڵا بە منیشی ڕابوات من جوان زانین بەڕاستی شتێک لە دوایەوە دیگە چی لە دوایانە بۆ ڕسمی پرۆفایلت جوانە You hear that too? گەر جوان نییە با بیگۆڕم تخوا بەڕاست Josh. ڕسمی پرۆفایلەکەی خۆتەڵی یای من هەمومان دەڵێن ئایبی نییە بەس تۆ ڕات چییە Weird. ڕسمی پرۆفایلەکەی خۆتەڵی Nothing, right?
دي دارجان والله هاوريان كومنتەکانتان نەخێن و بێ دڵتان عادزنەوێ وەڵامەکەم لایرەکە نامێنێت جاری وایە ڕاستمی پرۆفایلەکەت وڵی دیدار زانی چۆنە وڵی لای من جوان نییە داوای لێبور نەکەم عادڵ عادز نەبێ Unlikely. If it were me, I wouldn't want this place to burn down on my watch. Yeah, right. ڕواکەن کۆمنتەکان نەخێمە لەبەر دڵی ئێوە بەڵام بە زاگەم لایرەکە نامێنێ زۆر جار ئەیا وارەوە چی بوو ڕاکە وەڵا هاوڕێن وازم دەبێنن ڕاکە ڕکاکە کۆمنتی چی وە خاتری خوا خەری و بمخوا دەرگاکە داخراوە دەرگاکە داخراوە دەبیکەرەوە دەرگاکە داخرا بەچی بکرێتەوانێ هاو ئەو چییە What the hell? ئەو چییە ئەی خوای گیا What? باشەمە بواکەن Why وەڵڵای ڕا do that? There's all this هەرزی ڕەم down here. What was I سێمانە ناگەی بابە هەر supposed to take advantage of the opportunity? Are you serious? هەڵی چوونە کاتی ترسناک و ڕزگاریان نەکەم In on this cut? No, but I wish I was. That was too good. تو داخیەمانەگە دووجارە چۆن زدن دۆقەیە بن Ready to admit that your dumb little prank may have a slight whiff of humor. Joke master. Well, I said nothing about jokes. I said your prank. هاوڕانی تیکتۆک لایکی شاشەکەن You were scared, admit it. I was not. Come on, you totally pissed yourself. Josh. هاوڕێن مناقەشەیە هەناڵێ سوعبەتەکەتان هیچ خۆش نەبوو هیچ بەدڵم نەبوو کامێری شاراوەکەش هەر خۆش نەبوو یعنی ئەڵە سوعبەتەکەتان بێمانە بوو هیچ نەبوو هیچ What in God's name are you wearing? ئاشڵی I لەمە چییە لەبەرتە my true calling. Please tell me you're gonna take a vow of silence. Okay, did you at least find the thingy? Oy, 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 oy. Here's our one-way ticket to the spirit realm. You know what? No. I've just. ئۆ ئەم کتێبە مشکلی ئەم کتێبە زۆر مشکلی I see a hot bath in my crystal ball. All right, so have fun. ئەڵێ چم خۆمە شۆمێش بۆ خۆتان کاتی خۆتان بەسەر برن چیەکەن بیکەن باشە ئەمە ئێڵی و ماتە Hello, Earth to Matt. You gonna come with me to get my ئەڵێ لەگەڵمان جانتاکە بەرم ئەڵێ بەڵێ ئەزانی چی پەرتەوازە بوون بەرتەوازە لێک جیا بوونەوە ئابڕین Here you are, madam. فەرموو خانم Thank you, sir. thank you sir زۆر سوپاس Hey, Em. Yeah? ئەڵە جارتە دەست پێ بکەینەوە من با بڵێم با لەسەر خۆڵە باشترێگە We should start the weekend over. Right now. Clean slate. Oh. No arguing. No Mike. باشە دارین گیان خۆشەویستی هیچ کەسی ڕاخوای لەگەڵ You and me. Enjoying ourselves and all this nature. سەلام هەموو لای بەخێر بێن You mean au natural? ناوەگەشە نوکتێ وەڵا نازانم چی بخێنمەوە نوکتێ نازانم چییە دڵێکی ڕەشە ئەمە ماتە ئەم دوانە هاستەکەم کەسە پیسە ئاکتارەکانی ناو یاریەکەن وا گومانەکەم Okay. نانا ئەو مۆلی دەکەی ها ماک چوو مۆلی دێداگرسێنێ هاوڕێن ئەوە وێشتیوە هین نەبوو کاکە مەلیگیانم شەو ئەنەز لایڤی نییە Hey, doofus, come this way. ئەڵێ شتێکی نهێنیت هەیە پێم بڵێ Trying to get me somewhere private?
Why didn't you come find out? ئەڵێ تۆ شتێکی نهێنی هەیە بتێ بە من بڵێ ئیش پێڵە لە تۆرە دوام کەوە Matt. فۆڵۆوەم کردی دەستە خۆش بێ خۆشەویستی ئەمەی Thanks for helping me find my bag. I know I can be a little high maintenance. ئەڵێ سواس دەکەم کە یارمەتیمەی جانتاکەم بدۆزمەوە ئێمەش پێویستە جوابی بینەوە بڵێین منەوە پڕۆڤەیشانی نییە But you gotta remember there's more to this guy than just سپێش و سێرتەکەم بە ئیزنی خوا خۆشەویستی هەچ کاتی هاتیتە ناو لایڤەکەمانەوە چەناڵی ئێوەیە هاوڕێ نەم چەناڵە هی ئێمە نیم چەناڵە هی ئێوە ئێمە خزمەتی ئێوەکەین هەچ هاوڕێک لە تیکتۆک یا لە یوتیوب هێتە ناو لایڤەکەمانەوە ئێمە خزمەتی ئێوەکەین خۆشەویستن هەمووتان بۆ ئێمە فەرقتان نییە تەنها گرنگەوەی کارەکانی ئێمەتان بەدڵ بێ خوات لەگەڵ سەرچاو براکە مەدکەمە ئادمین وەڵای ئادمینمان زۆرە هەج یاریە بدەنەوە بەفرا بوو خۆشم ئەو کابینەکەیانە وەسفێکە لە تۆ پیاکی ئاڵە جسمە جوانە شتێکا لە بابەتە some brains in here too. Well, you got enough brains to like me, so let's see that brawn. You ever done it outside before? Outside of what? My car. I like your car. Roomy. This ain't roomy enough for you? هاوڕێ نەزانین چی یەکشتان با پێ بڵم چیرۆکەکە لە هەنێ حاڵەتی هەنێ قسەی چۆن بڵێ هەنێ قساکە جوان نییە قسەی بێتام زۆرەکەن بۆیە هەنێ قسە هەیە بە پێویستی نازانم بیکەم بە کوردی بۆیە نایکەم بە کوردی باشە ئەو قسانی کە زەرورن ئەو قسانی کە تایبەتە بە چیرۆکەکە ئێمە ئەیکینەوە بە کوردی بۆ جاری وایەکانی قسە نایکەمەوە بە کوردی قسەکان بێمانانە قسەکان یانە هەر جاری وای ئەوە نیە بیکەی بە کوردی باشە بۆیە لەوە تێبگەن اینجا ئێستا بە ئەمە ئایم پایڵا دێڵ بشێت Scooping up such precious cargo. Andale. Whoa, Nelly didn't realize it was so important to you. ئەڵێ شتە گرنگە بۆ چی بەجێشتە بوو ئەڵە با بگەڕێنەوە ئەڵێ نەمزانیەوە شتەوە نەگرنگە بۆ تۆ با بگەڕێنەوە شتێکی بیرچوو دامێکێکی ساودێریانە باشەمە بۆ دوو ڕێگەیە وڵای نازانم بۆ چۆ بڕین ئەڵە سەیری ئەم شتە بکە ئەڵێ سەیری ئەم شتەکە ئەڵە سەیری ئەم شتەکە بزانە بەلاتە جوانە ئەوێری دەست بەریتە ناوەوە ئەڵێ وێری دەست بەریتە ناوەوە ئەوە چی بوو بارزگاریکەین ئەی هاوار داخی ئەمانە ناکەی ئای لەو کاتێ بێ بەڕاستی جا من گاڵدەکان پێ یەکەمەوە چی بۆ سەوتە من ڕاستی بوو Madam. Thank you. Oh my, very impressive. سان ڕێگەکە بوو بە دوو ڕێگە بەس ئاوا بچی بۆ سەرەوە ئەچین بۆ خوارەوە زین چییە چین بۆ خوارە پێما بێ باشترێک براوە چیەوە سەرە بەرازە
دەی خۆمیان ڕاستیە مخۆ گاڵتی نییە. The hell? Somebody made a snowman. They- That was not there before. ئەڵێ مە چی ئەم شتە من لێرە نەبوو پێشتر. Note? هەندێ مە تێبینیە وێڵکەم باک بەخێر بێنەوە دەی خۆمیان ڕاستیە. Chris. ئەڵێ مە سوعبەت لەگەڵمان ناکەن ئەڵێ نا من گومانەکەم ئەمەیان سوعبەت نەبێ. Kind of uncool, guys. I don't like this. ئەڵێ من ئەمێ بگەڕێمەوە تەواو شتەکە سەکەم ڕاستیە ئەلەوە سەوتە چی بوو؟ What the hell's going on? What the hell did this? You know, I'm kind of not. ئەڵێ من ئەمێ جیابمەوە تەواو لێرە بەسە. I kind of just want to split. Agreed. چیە بێ با ببێ ئۆ ئاچینەوە بۆ لای پیاوە هەزەلێک ئەمە دینە ها توێژەری دەرونیە. I would like to understand your feelings toward people with fear, isolation, loneliness. ئەڵێ لە تەنیایە ترسی تۆ کاتە تەنیا بێترسی بێ ماڵێ مەقسە لەگەڵ لێ ماکە بەحساب ناترسم لە تەنیایی چییە؟ Then how do you feel about people who are ماڵێ هەستت چۆنە بەرامبەرەوە کەسانی کە ئەترسن بەزەین بیانێتەوە. I see well Mike has a fear of isolation. Do you feel pity for him? بەڵێ No, this is not reflected in the way you are playing your game now, is it? ئەمە ئەزای چۆنە ئەم هاوڕێن ڕێک لەگەم مێشکی تۆیا کە یاری پێەکەی پرسیارت لێکە جوە لەگە جوابانی پرسیارەکانە بە حساب بەها مێشک دەخوێنێتەوە. And now ئێستا ئێستا let us investigate your feelings toward با لێکۆڵینەوە بکەین دەربارەی هەستەکانە بە قوڵی باشە بزین. what you value, what you respect in yourself and others. تۆ ڕێزی چی ئەگری لە خۆتەوە و ڕێزی چی ئەگری لە Which خەڵکیە؟ would you say was most important in a person, loyalty or honesty? ئەڵە کامیان گرنگە لای تۆ بە وەفایی یا ڕازگۆیی؟ بە وەفایی ڕازگۆیی با ڕازگۆی هەردووکیان جوانە بەس ڕازگۆیی لە هەموو شت گرنگترە بەلای Even من. if it resulted in an unpleasant outcome for a friend. And what about honesty then? And charity? ئەمەیان قورسە ئەڵێ ڕەحمیان بەزەی قورسە هاوڕێن. باش Charity is overrated, I suppose. Better to be true to yourself than to help others in need, eh? Oh, once again. ئەڵێ باشتر وایە ڕازگۆ بیت وەکلو یارمەتی بی ڕازگۆیی. چاپتەر 3 So, it says هاوڕێن سەیریکە ها پرسیارانەی کە لێتەکە کاریگەریە بێ لەسەر یاریەکە کاریگەریە بێ لەسەر چۆنێتی چیرۆکەکە تێگەی بەڵام ئێمەژیتر هەوڵین کامبڕیاری باشە لەگەڵ ها چۆن بڵێ خۆمانە ئەو هەڵبژێرین باشترێکە. داواتان لێکم بۆ هاوڕانی تیکتۆک لایکی شاشەکەن بۆیە زیاتر لایڤەکە بەرەو پێشەوە بچێت. با بڕین بزانین چی ترێ بێ. To Chapter communicate 3. with the spirit world, you must free your mind of all preconceptions, drop all inhibitions, and generally give yourself over entirely to the will of others, sublimating your every desire to the whims of the spirit master, which is me. It doesn't say that. And all present will remove their garments at my sole ئەوە discretion. سەدانیشتون بەحساب بەیانوێ ئەم هینەکەن نەزان چیکەن بەحساب بەیانەوێ ڕۆح بانکەنەها لە هەنە فلیما بینیمانە سێگەل هەنە فلیمی ها ترسناکوشتا بینیمانە مەجموعە دانیشن لە دەوری یەکا و بەحساب دانەیەک لێ زانێ و ڕۆح بانگەکە و ئام شتانە ئێستا ئەمەش دانیشتون ئەوە ئەکەن تێگەی ئیتر ئەها لەمە دووە ترس و تەرتیبات و بەزمڕەزم دەست پێەکە بەحسابی تر لەمە دووە وەزعەکە قوڵە بێتەوە زیاتر باشە ئەمە بەحساب دانیشتون لێرەیە یعنی ڕۆح بانکەن جا من پێم باشە لایڤەکە لێرە ڕاگرین ئەم پارتی سێی
ئەمە بە شۆ سێ پارتمانداناوە پێم باشە لێرە ڕایگرین شەوێکی تر بە پارتی تر دە پارتی دااتو مەسن تەواویکین چکیتر لێرە وردە بەزمەگە خۆشە بێ من وان پێ باشە هەوڵێنی تر لە شەوێکی ترا وردە چیرۆکە تەواوەکەی بزانین چیتە ڕوایە چیتە ڕوونایە ئێوە متان خۆشەویستن ئەزیزی ئێمن لایک و سابسکرایبتان بیر نەچێ و ئەوەی هاتت ناو لایڤەکەوانێ لەگەڵمانەوە دەستخۆشی لەکەین و لایکی شاشی تیکتۆکی کرد دەستخۆشی لەکەین هەمووتان خۆشەویستی ئێمن و ئەزیزی ئێمن من پێم باشە لێرە لایڤەکە ڕاگرین وای چاوەڕێکیش لە تیکتۆک ئەگەر پارتەکانی پێشووی نەبینیەوە لە یوتیوب بە پارتی 1 و 2 سێمانداناوە لە بەشی لایڤە توان بێن سەردانی یوتیوبەکەمان کەن مالی ئێستا وڵایی پێما بێ لایڤەکە ڕاگرین ئەمە پارتی سێمە دامان ناوە ئینشەڵا شەوێکی تر تەواوێکین هەمووتان بەخێر بێن خۆشەویستن دەستخۆش ئەزیزی ئێمن See what happens. حافظ